لە بەردەم ترافیکەکە تا سەوز دەبێت گوناحی هەڕیشتاشینە مکاتەبات 5 ڕۆژ لە تەمەنە بۆ جلگۆڕین 52 ڕۆژ گەڕان بە دوای ڕستەی گونجاوە تەعزیەکان کاتیان ئەوێت کە پێشمان بە تەکسێمێ بۆ دیارنین 180,000 ملیاردەر لەن چۆنی هەموو شتێک کاتەبات ئەمان وت کە چوینە ماڵی خۆمان ئەوسا دنیایەکی ترە بێ خۆم ڕنی پەردەکان هەڵەبژێرم بەیەکەوە دیوارەکان بۆ یاخەکەی ڕەنگی کراوە و جوان هەموو ئێوارەیەک سەری خۆر ئاوابوونەکەم لە باوەشتا هەموو بەیانیەک بە پێکەنینەوە ماچاکەم وعدم بەرێ ئێوارەیەک بە تەنیا نەبم وادم بەرێ بەیانیەک ڕوو لێم گرژ نەبێ تەواو کاتمان نەماوە بۆ شەترەنج بۆ گۆرانی هێمن بۆ سێرکردنی ئەستێرە کات کووە بۆ ناسینی دراوسێ بۆ خوێندنەوەی دیوانێک لە شعر ئەی خەنە سەر سیدی ئای خوایە هەموو کاتەکانی تەمەن بە سرودی نیشتیمانی بەوتەکانی سەرۆک بەڕیزەکانی هەڵبژاردنەوە ڕۆی تەواو فریا هیچ شتێک ناکەم کاتم نییە بۆ هیچ شتێ کاتەکان هەر بەشی سیرکردنی ڕکلامی برنج و قژم و جەفیفەکردن و شتنی ئۆتۆمبیلەکات تەمەن هەر بەشی خوێنەوەی پرۆگرامی حیزب و خوێنەوەی برج و نووسینی مەسەجەکات کڕینی پێڵاو گەڕان بە دوای شامپۆی تایبەتە کاتیان نەهێشتۆ تۆ بۆ بیرکردنەوە بیرکردنەوەی چی؟ کەی؟ مەگەر کراسەکانمان ئوتویان ناوێت سەعات میقاتکردن قژ بۆیاکردن سەرەگرتن لە ساڵۆن ماگواستنەوە برۆشاکردن کاتمان نەماوە بۆ بیرکردنەوە لە مردن کاتمان نەماوە بۆ خوێندنەوە کاتمان نەماوە بۆ ئەوانی ئینجانە کات کووە مەگەر لە بازارەکانە نەچینە ڕیزەکانەوە مەگەر پیاسەکانمان بکەین بە ڕاکردن ئای خوایە ئەو هەموو مۆمی عید میلادە کەی دایان گرسێنین کەی بیان کوژێنینەوە کات کووە مەگەر خۆمان نەشۆین تەواو کات کووە جنینی پیاز هۆنینەوەی تەزبیح ملوانکە فڕیانی زاری تاوڵە و هەڵگرتنەوەشی قۆپچە پێوەکردن گەڕان بە دوای ناوی مناڵە کات کووە بۆ نەخۆشیەکانی دەروونمان ئەوەی ئێمە کوژێت ئەم بێدەنگی ئێوارانە ئەوەی ئەمە یەک دوورە خاتەوە ئەو بێدەنگی بەیانیانە دوای بەیانی باش بەرچاییەکی سارد بێ سیرکردنی چاوی یەکتری ماچی شەڵباشێکی بێڕۆح لە تاریکیە تلان لەسەر جێگەیەکی بێخەو دەست نەکردنی یەکتری لە پیاسەیەکە پیاسە نەکردن ئەوە چێت زۆر جار ژیان هەمووی لە خەو خەوێکی نامەعقول بێتام ناخۆش بچێت بەیانی و باش باشتر بۆ تۆش وتی چی؟ وتم بەیانی و باش باشتر بۆ تۆش وەک هەموو بەیانیەکی تر ڕۆژنامەکە ئەگرێ بەدەستی و بە دەستەکەی تریشی چاکاخوات دوای سێم قوم سێرێکی سەعاتەکە و ڕۆژنامەکە لەگەڕێتەوە ئەڵێ لێی گەرما داهەڵوەزێ ڕۆژێت و ئەمان بەستێ ئەبین بە قاڵبێک سەهۆڵ پێیەکەنی و ئەڵێ ئێمە دوو قاڵب سەهۆڵی زۆر گەورەمان لێ دەرەچێ پێیەکەنێ و منیش دایمەن لەو شوێنەیە پێیەکەنم هەموو بەیانیەک ها؟ چی؟ هیچ تۆزێکی تر دوای سێم قوم ئەم خاتە پێکەنین هەموو بەیانیەک داینشە بەدەم چاخواردنەوە سیر مەکات نازانم بەیانیان بووە سیر مەکات هەموو بەیانێک بە شتێکی تازەی خەمە پێکەنین شتێک لە ڕۆژنامەکانە ئەدۆزمە و قسەیەکی کورتی لەسەرەکەم ئەوە بەسە بۆی ئەو باتە پێکەنین ڕاستیەکەی من لەو سیرکردنا ترسم کە لە پڕا لە نێوانمانە دروست بوو لەو بێدەنگیا ترسم کە هەمیشە لەگەڵمانایە و ناهێڵە پێکەوە بین لە ترسی و تەماشاکردن و بێدەنگی سەرم مێزەیە هەموو بەیانیەک شتێکە دۆزمە بۆ پێکەنین هەمیشە دوای پێکەنینەکەی دەستەکە بە کۆکردنەوەی مێزەکە یەکەم جار کوپەکەی خۆی هەڵەگرێت پاشان دەسێتە کوپەکەی من و ئەڵێت ئۆ ببوورە نەمزانی هێشتا سێ قومە لێیاوە سیر مەکات و مێزەکە پاکاتەوە قژیە بەستێت
پەنجەیەکە هێنێ بە برۆکانیە. هیچ وت نا پلەی گەرما دابەزێت. ڕۆژێت و ئەمان بەستێ. ئێمە دوو قاڵب سەوڕی زۆر گەورەمان لێ دەرەچێت. ببوورە نەمزانی هێشتا هەرسێ قومەلیاوە. کەکوو پیچاکە ئەگرێ بەدەستێەوە و دنیا لە دەورمان پڕە بێت لە بەتاڵی و بێمانایی، باشترین شت ڕاکردنە لەو بەتاڵیە. هەر لە خۆمەوە شتێکەڵێم خۆشمەوێ. منیش. با ماوەیەک سەیری تەلەڤیزیۆن نەکەین. بۆ؟ هەز ناکەی ئێمە زۆر بێدەنین؟ هەمیشە ئەم تەلەڤیزیۆنە بێدەنمانەکات. پێت وایە بە نەبوونی ئەو جارێکی تر ئەکەین و قسەکردن لەگەڵ یەک وەک جاران؟ لەوانەیە. لەوانەیە وەک چۆن لەوانەیە لە شوێنێکی سەر ئەم زەویە دایناسۆرێک هەبی ئێمە نەزانین. وەک چۆن لەوانەیە ژیانی ئێمە هەمووی خەوێکی ئادەم و حەوا بێت، خەوێکی ترسناک، خاڵی لە عەقڵ. ئەمە ئەو شوێنەیە کە خۆمت چمە لە شەڕێکی بەیانیان. یە قسە ماڵ بەجێیە بە دڵتەنگی و ماڵ بەجێیە ئەوەی زیاتر دڵتەنگ بکات دڵنیام ئەویش لە ماڵەوە دڵتەنگە. بە درێژایی ڕۆژەکە بیر لە شتی سیر ئەەکەمەوە. دڵم لایەتی دڵم لەگەڵەوە شایەتکردن بەوەی محکومین پێکەوە بژین و بمرین هیچ ئازادیەکی تیا نییە. هیچ. ئێوارە و باش؟ باشتر. هیچ بۆنەیەک هەیەوە خۆ گۆڕیوە؟ هەر زانیم لە بیری ئەچێ. نا بۆ هەرە بێ بۆ نەهەبێ؟ کە تۆ وا خۆ بگۆڕی مەرز نییە. ڕاست ناکەیت. وتی چی؟ وتم ڕاست ناکەیت. جواب نایەمەوە. ئەتوانم لێرا خۆم بێدەنگ کەم هیچ نەڵێم، بەڵام دڵنیام بۆنەیەک هەیە و من لە یادم نییە. ژنان شتی سیر لە مێشکیان ناخەز نەکەن. لەوانەیە ئەمڕۆ یادی یەکەم سڵاو بێت یان یەکەم ماچ یادی شتێکی ئاوایە و من لە یادم نییە. یادی چییە پێم بڵێ؟ تااقەتی ئەم یاریەم نییە. هیلاکم ئەبێ بزانم یادی چی ئەمڕۆ. سەرخۆشی وتم هیچ. عید میلادی نییە خۆ. باش بمبورە ڕاستی تێ لە یادم نەمابوو هەر ئێستا ئەمڕۆ. بۆستە تۆ یەک گوێم لێ بگرە بۆستە مەڕۆ یەک دەقا. یاریەکی چەند سەیرە کە بەشێک لە خۆشەویستی و بەشێک لە ڕقیتیایە. ڕق لە یەکتری نا، ڕقڕشتن بە یەکتری. لەناوە هەست دەکەین بەوەی کە پیر بووین ئەم ڕۆژە بێتاقەتانە بەسەرە بێن. بەشێک لە گوناهی بەرامبەری تایە. ئای لە ئینسان لە زەمانی ئەشکەوتەوە تا ئەم دەقەیە لە بێتاقەتی ڕاکات. ئەوەی کە نابێت لە یەکتری تێبین و
وەک ساڵانی سەرەتا هەمیشە لە باوەشی یەکابین خەوێک و هیچی تێ ڕۆژێت و تێگەین ژیان هەموو شتێکات بەڕێتی خۆشەویستیش بەخم هەبوو دوکانەکە دانەخرابوو فەرموو ئازیزەکەم هەموو ساڵێ بە کامەرانی و خۆشی پیرۆز بێت ڕۆژی لەدایکبوونێ ئەوە بۆ هەر ئێستای کەینە ئاهەنگ ئەگەر تاقەتە هەبوو دوایشە چینە دەرەوە سپاس بەڵام من ئەمڕۆ عید میلادم نییە ئەم نەبوو نەر بۆ شەراب من هیچم نەوت تۆ خۆ ڕۆشتی لەبەرەوەی وامەزانیم زانی ناحی منەوە تەزانی ئەوە جگەلەوەی کە نازانی کەی لەدایک بووم مێردە خۆشەویستەکەم ڕۆحی و دڵ و جانم دوای ئەو هەموو ساڵا پێم بڵێن مانی دوو لەدایک بووم پانزەی دوو وا بزانم ئێستا مانی یانزەیە حەیف بۆ ئەو پیاوە ناسکەی جارە نازانم چۆن و کەی بوو بەم پیاوەی ئێستا سوێنی بە ڕووناکی مۆمە خوارد سەرمی ئەخستە سەر سنی و دەستی ئەگرتم پەنجەکانی ئەخستە قژمەوە و بەهێمنی گۆرانی بۆ ئەوتم وا بڕۆ کەسیان گۆڵ ناکەن شعری جوانی لەبەر بوو پێکەوە گوێمان لە سەمفۆنیا ناسکەکانە گرت چاومان و قاو لە باوەشیەکە مۆسیقا ئەی بردی فاوڵ کوێرە و حەکەمە حەیف بۆ ئەو پیاوە ڕۆمانسی جاران لەگەڵ منە بوو ئەمڕۆ ڕۆژی هاوسەرێتیمانە هەرزانیم بۆنەیەک هەیە بۆ وتنە وامزانی وەک ساڵانی سەرەتا لە بیرتە و وا خۆ دەرەخەی کە لە بیرێ نییە لە پڕ دیارەکەی هێنا و ئەوت چۆن ئەم ڕۆژەم لە یادەچێت وامزانی وەک ساڵانی پێشوو ئەیکەی بە مفاجەئە پیرۆزە ئای کێسا دڵە خۆشە هەموو یاری و خۆگۆڕین و بێدەنگی و تەنانەت ئامادەکردنی دیاریش بۆ ئەم چرکەیە بوو چرکەیەک من هەست بە گوناهکەم لە بەردەمتا باش دانی پیانیم برتەوە تەمسیلێکی جوان بوو ئافرم بە تایبەتی لەو شوێنەیە وەک بێگوناهێ وتە سپاس بەس من ئەمڕۆ عید میلادم نییە کۆتاییەکی جوان دیاری ئافرم برتەوە ئەمە هەموو ئەوە بوو کە پێتە بیڕێ لە ئێستاە ناتکایە وەک براوەیەک سەری کۆتایی دیمەنەکە بکە تۆ هەموو خۆماندووکردنت بۆ ئەم کۆتاییە بوو بمبورە خانمەکەم
کە هیچ شتێک بەدڵی تۆ نییە ببوورە کە ڕۆژی هاوسەرەتیمانم لە یاد نەمابوو بەڵام پار هەمان کات بوو تۆ لەو درگایە هاتیتە ژوورەوە من ئالەویە بە پێکێ شەراب بوو دیارێکەوە وەستا بووم تووڕەبووی وتە ڕۆژێک لە ساڵێک کاکەمە خانم وتە ئیتر نابێ یادیم ڕۆژە بکەینەوە ئەبێ ڕۆژەکانمان هەمان ڕۆژ بێت ئەمانە قسەی تۆ نەبوون ساڵی پار تا بەرەبەیان شەرابمان خواردەوە ئەشێ بەسەر خۆشی شتێکم و تو بێ نازانم بەس من محکومم بۆی هەشتێکم هەڵەیە دڵنیام ئەگەر بەردیای کشە بەهاتمایەتە بەردەم تو پیرۆزبایم کردایە ئەوت ئەوە چییە قسەکانی پارمانی بیر چۆتە وتمان چی لەگەڵەوەشە ببوورە خان مەکەم کە ڕۆژی لەدایک بووتم تاوا بیر چۆتەوە بەڵام هەیفری شتێ بێگوناه بابزانم لە بیرتە منکەی لەدایک بووم تاقیکردنەوەیە ئەتەوێ خۆ بۆ نەجادەی نا پێم بڵێ هەر کاتی ئەو ڕۆژە هات و من لە یادم نەبوو ئەو ساعتوانی گلی بکەیت هەفتەیەک لەمەوە بەربوو ڕێک پێشەمەی ڕابردوو سەیدە چۆن لە بیرم چووە ببوورە نا تۆ ببوورە کە کۆتایی دیمەنی ئەم ئێوارەیەتم تێکگا نا بەڕاستمە ببوورە هەموو بۆنەیەک ئەڵین سەرەتایەکی نوێ و هیچ شتێکیش نایە پێت وایە جارێکی تر بەختە وەربین نازانم کەواتە ناتکایە با پەلە نەکەین بە جۆرێک لە جۆرەکان خۆش بێت بە جۆرێک لە جۆرەکان نامەوێت دەست بەرداری بۆ لەوانەیە ترسی تەنیایی بێت کە پێکەوەمان هێڵێتەوە لەوانەیە خۆشەویستیەک بێ و ژیان تووزی خست بێتە سەر هەردووکمان گوناهبار و هەردووکمان قوربانی ڕەنگی دیوارەکانە گۆڕین بۆ یەکی تر نا چەند ڕەنگێک فرشێکی ترمان پێویستە مێزێکی جوانتر بۆ ناخواردن ئەم ماڵە بۆنی کەڕی توە ماڵێکی ترە دۆزینەوە گوڵانێک ئالێرەیە ئاوێنێکی گەورە ئالێرە ئەم ماڵە تیشکی خۆری کەمە پەنجەرە و باڵکۆنی زیاتری چنی پێویستە نوێی خەو گڵۆپێکی ڕووناکتر ئالێرەیە ئەم ماڵە مناڵێک شێوێت مناڵێک موزیکمان پێویستە ئێواران مناڵێک بە گریان و قیژە قیژ و گوڵوگاڵیەوە بە یەکەم ڕستە و یەکەم پرسیاریەوە هێژی خەوە و ریشمێکی مناڵێک بە گەورەبوون و هەرزەکاریەوە بە گەنجێتی و عاشق بوونیەوە مناڵێک شێوێت ئەم ماڵە مناڵێک مناڵ پێت وایە گەر مناڵێک تووشی ئەم بێدەنگە بکەین بەختەوەرە بین پێت وایە گەر کەسێکی تر تووشی ئەم چاوەڕوانیە بکەین کامەرانە بین پێت وایە ڕاکردن لەم دنیاە بە دروستکردنی مناڵە کۆتاییەت بۆ واکەیت ئەوە تا ئەمبینی هەموو هەوڵێگەیەم بۆ ئەوەی هەناسێ بکەم و بەبەر ئەم پەیوەندیەمانە گوناح دەگات ئەزانی گوناح دەگات واز بێنە باش بینەوە عاجز نیم بە ئاش بینەوە شەڕم نەبووە
تو چاوەکانە وا مەبە. ئەو تۆی لە کەیەوە سوێنێ بە چاوەکانم نەخواردووە. کاتێوە نییە ڕۆژی هاوسەرەتیمانە وەرە با هەم گێڕین سەیرکە مۆم بیر نەچووە شەرابیشمان هەیە پەرداخ مۆمەکانش لە ناوەڕاستە. ڕاستی دەوێت من ئیمانم بەو جۆرە ئاهەنگانە نییە ئەبێ هەموو ڕۆژێکمان وەک ڕۆژی هاوسەرەتی بێت. تۆ شێت مەکەیت شێت مەکەیت چی دەتێم بێنە ئەو بەس نێ ژیانیاریمان پێکات ئێمە ژیانی بەیەکەکەین نەمام و نەشەراب و نە هیچ بە جەهەنەم یادی ئەو ڕۆژەش بە جەهەنەم بواکەیت ئەوەتان بینی بە هەموو شێوەیەکەمە هەناسێ بکۆمە بەرەم پەیوەندیەمانە بواکەیت گوناح دەگات ئەزانی گوناح دەگات. من ئامادەم. مۆمەکانتانە گیرسانوە؟ ئەی موزیک! ئەی خوای ئەم پیاوە بۆ ڕۆمانسی نەبوو. چاوەڕی چیت؟ بە داوەتنامەوانەکەم بۆ ئێرە؟ باش باش ئەوە تام فەرموو. سەرەتا پیرۆزبایی بکە بۆ یەکسەر خەمی خواردنەوەتە. پیرۆز بێت ڕۆژی هاوسەریمان. ئەوە چییە؟ ئەڵێی سرود دەڵێ ئەی بۆ لە بری ئەوە نەوت بژی نیشتیمان با پێک و بچین بۆ بەرەکانی جەنگ و قەل و داڵ لاشەمان بخوات. باش 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 پیرۆز بێت ڕۆژی هاوسەریمان خوا هەموو ڕۆژێکمان کا بە جەژن هەموو جەژنێکیش گیرفانمان پڕکا لە نەقۆڵ ئاوا خوا دڵمان پڕکا لە نور و چاومان پڕکا لە جوانی و ماڵمان پڕکا لە خۆشی. خوا 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 ئەڵێ خوا هیچ ئیشی نییە بەدیان من تۆ دانیشتووە. من هەرەوە نازانم تاو. کەبیر لەوە کەمەوە ساڵ لە دوای ساڵ تەمەن لەگەڵ تۆیە ئەبەمە سەر و ئەپرسم بۆ تەنیا دەنگێک لە ناومایە دەنگێک کە ناتوانێت دوور بێ لە تۆ لە شەڕ و لە ئاشبوونەوەت دوور بێ لە بۆنی هەناسە و هەڵچوون و شێتبوون و هێمنی و بێدەنگی. لێم مەپرسە ئەو دەڵە چییە لەبەرەوەی خۆشم بە تەواوی نازانم بەڵام دوای ئەو هەموو ساڵە پێچێ دڵنی خۆشەویستی خۆی بێ. بەخۆشی ڕۆژی هاوسەرەتیمان پیرۆز. خۆشمەوێت. ئەزانم سەیرە ئینسان پیرە بێت و هەموو شتێک لەگەڵیا پیرە بێت ڕەنگی چاوی قژی جوڵەی شێوازی قسەکردنی چرچیەکانی دەستی دەم و چاوی هەموو لەشی بەڵام تەنیاشت کە لە ئینسانە قەت پیر نابێ و قەت ناگۆڕێ تەنیا یەک شتە ئەویش سەرنجەکانی چاوێتی. ئینسان لە مناڵێەوە تا مردن یەک سەرنجی چاوی هەیە ئەویش قەت پیر نابێت قەت. ئەتەوێ بڵێ چی؟
هەموو جارێک کە ئەوە لە نزیکەوە سیر دەکەم یەکەم بینینی خۆمانم بێتەوە یاد. یەکەم بینی زۆر هەزەلی بووی. هەزەلی؟ نا من قەت هەزەلی نەبوو. با وەک شۆڕەبی ئەلەرزی من قاچێکەکەڵ و پێکەڵیەکرد زمانیشە لە کۆتایی هەموو ڕستەیەکە ئەوەسای بیری لە ڕستەیدا هاتووە کردەوە ئەو کاتێ ئەو شانەی کە پێدەوتم زۆر گرنگ بوو لەلاو وەکو مناڵێک چۆن سرودێک بۆ مامۆستاکەی ئەڵێ دانی بە وشەکانە ئەنا وەکو بێگوناحێک چۆن بەرامبەر حاکمێک ئەوەستێ و ئەیەوێ بێتاوانی خۆی بسەلمێنێ باسی عەشق بۆ کردم لە هەمان کاتا باسی بێمانایی ژیان زۆر ناسک بووی ئەو کاتا بەڵام بمبورە من ئێستاش ئەبێ پێ بکەنم لەبەرەوەی زۆر هەزەلی بووی. نازانم چی لەما هەیە و خاتە پێکەنین تۆ لە کافتریاکە دانیشی بووی وەک ئێستا. نا کەمێک گەنجتر و جوانتر بوویت. من وا هاتم بۆلات وەکەوەی بچم بۆ شەڕ لە شەڕا مردنیش هەیە بۆی بێترس نەبووم. بۆستە زۆرش برزەتر بووی. ئەم کاتۆ باش چییە؟ وا نەبوویت نازانم نوعێکی تر بوویت. بۆستە واش برزە نەبووی هەمیشە ترسێکی گەورە قاشت و زمانتی گرت بوو دەسە بەدەمتەوە نەبوو ئەوە لە ئەکتەرە خراپەکانەوە پێبوو دەسە هەمیشە ئەجوڵا دەسە ئەخسە گیرفانە دەردەهێنا لوتە ئەسری ئەو هێنا بە قشتا لە پرسێکی سەعاتەکە دەکرد بەبێ ئەوەی وربیتەوە بزانی سەعات چەنە دڵنیام نەتەزانی سەعات چەنە لەگەڵ ئەوەی دەیان جار سێری سەعاتەکە کرد لەپڕ ئەکەوتی تەپە لە پیتکەلەیانی پانتۆڵەکە و وە تۆی پەڵێ بە پانتۆڵەکەتەوە بێ ئاگا دەستە ئەخستەوە گیرفانە. ئەم کاتۆ باش بمبورە ئەتوانم کەمێ لە کاتە بگرم چەند قسەیەکە لەگەڵا بکەم. ئەوە نیە قساکەی ئیتر پرسی چیەکەی ڕاستە بەڵام بۆستە تەریق بوویتەوە پێکەنینێکی دەستکرد بوو بەسەر شڵەژاو بووی. ڕاوەستا تخواوە تەمسیلە جوان خەتای ئەو شەرابێ بەدەستەوە کەی و کاتە شەرابە پێ بوو. بمبورە ئەتوانم چەند قسەیەکە لەگەڵا بکەم. ئەوە نیە قساکەی ئیتر پرسی چیەکەی. ڕاستە بەڵام ئەمەیە بزانم ڕات چییە لەسەر سووتانها کاتێک چیتە دەرەوە هەوا نامێنێت ڕۆی خەوی ناخۆشە بینی ئەمەیە بزانم ڕات چییە لەو بەرجادەکەیە بانگ مەکات قەت بەسرە هاتووە ناشزانی ناوی چییە چۆن بڵێیت زەلامێک تێپەڕێ گۆرەویەکانی ڕات چییە لەسەر ئەسووتیت و نایبینیتەوە وەکەوەی ئەمریت خوایەکەی کاتی باسی مردنە ئەمەیە بزانم ڕات چییە جانتایەکی پێ و هەمووی ئەوە تۆ خەوی وا بینیت؟